ڕێکخراوەکانی هاتوچۆ بەڕێی من سەتانەوەتی خەتای هاوڵاتیە لە بەرەوەی پابند نابێ بە ڕێنماییەکانی هاتوچۆ سەتا دەیەکەشکە دەبینێتەوە کواڵیتی سیارەکەیە یان ئەو سیارانەی کە داخلی کوردستان دەبن لە ئاستی ستاندەر نین ئایرباجان تەقیە یان ژناکە کواڵیتی سیارەکە خراپە یان ABS نین ئەو سەتانەوەتە زۆری خەتای خۆمانە. داوی هاتوچۆ هۆکارەکەی ئەوە تاکە کواڵێتی سیارەکە نزمە دووەمیشتیش ڕێگاوبان ئایبی هەیە بەس هەرەوەندە دەتوانێت حکوومەت هەرەوەندەی لە توانەماوە کە بیکاتن بەس هۆکارەکەی زیاتری سەرەکی کواڵێتی سیارەکە زۆر نزمە. بەنسبەت ئەو ڕووداوانەی ئێستا حالیان کە ڕوودەدا لە شەقام بۆتنە هۆکارێکی مردن بەس ئەو شەقامانە زۆری چاکرا و زۆریشی ماوە ئەو شەقاوانە ئەگەر بێت و هەمووی چا بکرێ و پێی پێویست حەوادس کەم دەبێتەوە و شوفێریش ئەگەر بێت و ڕێمایەکانی هاتوچۆ هەمووی پێڕەو بکە لە 100% نەبێ و 190 و 95 بێ ئەو حەوادسانە نابێت.